سڵاو بینەرانی ئازیز لە بەرنمەیەکی نوێدا دەمەوێت تیشک بخەمە سەر پرسی تەعاسوبی تایفی یاخود دەمارگیری تایفی و لێکەوتەکانی و مێژووی دەمارگیری تایفی بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. ئەم ئەڵلقەی ئەم بەرنمەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دانا نەقی دەبێت بینەرماندم. مامۆستا بەخێر بیت. زۆر زۆر سپاس. با بڵین لە دوای سەردەمی ئەنوار و ڕۆشنگەریەوە تقریبا مەسەلە تایفی و دینی و شەڕ لەسەر مەزهەب و تەعاسوبی تایفی و ئەمانە بەرەو کزی چوو. پرسیارەکەی من لە سەرەتای ئەمێ بۆ لە ناکاو ئەم بڵین بورکانە ئەم گڕکانە جارێکتر ئەتەقێتەوە. وای دین شتێکی حیاتیە و زۆر قسە و باسی لەسەر کراوە و مەسەلەی تایفیش بەشێکە لە ناواخنی ئەو مەزهەبانەی کە دینیان ڕاگرتووە، چی دینی ئیسلام بێت و چی دینی مەسیحێت بێت. مانە مێژوویەکیان هەیە لەگەڵ شەڕ و وێرانکاری و یەکدی قوبوڵ نەکردن لە ڕێگەی مەزهەب تایفی و بەشێک لە مەزهەبیەکانیش. ڕاستیا بەشێکی زۆر لە زانایانی ئاینی و تەنانەت کۆمەڵناسەکانیش تا هەشتاکانی سەدەی ڕابردوو سەدەی بیست خۆیان بە دوور دەگرت لە باسکردن لە دین و تێکەڵکردنی دین بە دنیای سیاست و بە دنیای هێز و بە دنیای سەرچاوەی ئابووری و سەرمایە و ئەوانەوە. بەڵام لە سەرەتاکانی 1970 ئەمە تەقیەوە بەوەی کە شۆڕشی ئیسلامی ئێرانی لەدایک بوو و جیهادی ئەفغانی لەدایک بوو و پاشان گروپی جۆر بە جۆر لە هەردوو کۆریا تایفی پەیدا بوو و پاشان تایفی لەسەر چ مەزهەبێکیان؟ لەسەر مەزهەبی بۆ نمونە کاتۆلیکیە لەسەر کۆریا لە کۆریا کاتۆلیکیە بوو؟ مەسیحیەت بەڵێ. پاشان دیارنەبوونی ئەم دیاردەی مەزهەبی و تائیفیە ئەوەیە کە لە ڕاستیە بە پەرچەمی مارکسیزم و دنیای سکیولاری و ئەمانە داپۆشراوە، بەڵام لە ناواخنیا ئەمە هەرها بووە تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆشمان. بە نمونە ئێمە لە عێراقا حکوومەتی بەعس کە هاتە سەر حکوومەتێکی سۆسیالیزمی بوو و حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی بوو و دوای جەمال عەبدولناسر و دوای ئەسەد سەرکردایەتی عەرەبنیزمیە کرد. ئەمە وەکو نەتەوە، بەڵام دوجار مەسەلەی تائیفە و مەزهەبیش لە ناواخنیا هەبوو لەبەر ئەوەی مەنزومەی سیاسی حکوومەتەکە لە ڕووی ئەمنیوە لە ڕووی جیهازی ئیستیخباراتیوە پڕی دەکردەوە بەوانەی کە لە خێڵەکانی خۆیانن، کە لە خێڵەکەی خۆیەتی لە مەزهەبەکەی خۆیەتی، یعنی بواری نەدەدا بۆ نمونە هەمە چەشنی حکومڕانیەکەی بکە. با بڵین مەسەلەی تایفێت شتێک نییە لە ئەم سەردەمایە سەری هەڵدابێ و لە ناو ئیسلامیشە سەری هەڵدابێت، لە ئیسلامیشە لە عێراق و سووریا سەری هەڵدابێ. یعنی مەسەلەن با بڵین مەزهەبگەرایی لە ئەوروپای مەسیحیدا سەدان هەزار و مەلاین کەسی کردوتە قوربان. لە ئەندەلوسی کۆنا چ جوولەکە چ موسڵمان خۆ ئاشکرایە لە بینی پرۆتستانت و کاتۆلیک لە بینی تاوەکو ئێستا ئەو نەهجە لە ناواخنی مەزهەبەکانە هەر هەیە، بەڵام لە ڕێبازێکەوە بۆ ڕێبازێکی تر بۆ نمونە پرۆتستانت و کاتۆلیکەکان جیاوازە. بە نمونە ئەگەر لێکۆڵینەوە بکەین لە نێوان ئەو پەیوەندیی ئیسرائیل و ئەمریکا، پەیوەندیەکە هەندێک کەس وای دەبینێ پەیوەندی سەرمایەداری بێ، پەیوەندی هەبوونی پارە بێ، پەیوەندی هەبوونی تەکنەلۆژیا بێ، سیاسی بێ. هەموو ئەمانە نییە، بەڵکو ئەوە دینیە پێکەوەی لکاندون. لە ناو دینیشە ئەمانە پرۆتستانتین،
لە مێژووی سەرۆکایەتی ئەمریکا هەمووی تەنها یەک سەرۆک کاتۆلیکی بووە، ئەویش جۆن کەنەدی بووە، ئەویش هەر لە ڕێگەی تونڕەوەکانی پرۆتستانتیوە لە نێو چوون. ئەمە هەماهەنگیەکی دروست کردووە لە نێوان ئیسرائیلی و ئەمریکیەکانە. ئیسرائیل پرۆتستانت نیە، جوولەکەی پرۆتستان مەسیحیەتی جوولەکەی پرۆتستانتی مەزهەبی. ئەگەر سەیری پێکاتەی دەوڵەتێکی وەکو ئیسرائیلی و باسەکەش نەکۆڕین لە سێ پێکاتە پێکاتوە، ئۆرتۆدۆکسیەکی زۆر کەم، پرۆتستانتێکی زۆر کاتۆلیکیەکی کەم. ئەم جوولەکە ئەوەی تایە؟ بەڵێ حتا ئێستا جوولەکە لە سەردەمی دروستبوونیەوە بە دوو هۆکار خۆی ناسان. ڕێزتە پێم بڵێ کە پەیوەندی نێوان ئیسرائیل و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکی دینی پرۆتستانتیە. ئەی لەگەڵ بەریتانیای کۆنا پەیوەندیەکی دینی و پرۆتستانتیە. بەریتانیاش پرۆتستانتیە. بەڵام ئەگەر ببینی کێشیان هەیە لە نێو یەکێتی ئەوروپا، کێشەکە ئەوەیە بەشێکی زۆر لە دەوڵەتە زلهێزەکانی ناو یەکێتی ئەوروپا کاتۆلیکین. بۆیە دەبینین لەم ساڵانەی دواییدا دژە جوولەکە ئەنتی سێمیزمی پێڵێن گەشەیەکی زۆر فراوانی کردووە. بەڵێ و حەزێک بۆ دروستبوونی دەوڵەتی فەڵەستینی لەلایەن ئەوروپیەکانەوە بە جیاواز لەگەڵ ئەمریکا و بەریتانیەکان وای کردووە کە دەوڵەتێکی پێڵێن تو ستەیت سەلوشن، ئەوەی کە بڵێن ڕایکردنی دوو دەوڵەت لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان چارەسەری دوو. ئەگەر لە باسەکە دوور نەکەوینەوە بینەوە سەر ئەم باسە، ئێستا لە ناو دەوڵەتێکی وەکو ئیسرائیلە سەرەتا دەوڵەتنەتەوە هەبووە، دروستکردنی یعنی ناسیۆنالیستی تونڕەو هەبووە کە ئەوانەی ئیسرائیلیان دروست کردووە. ئێستا فۆرمێکی تر دوای ئەم جەنگەی ئیسرائیل ئێران هاتوۆتە ئاراوە، پێی دەڵێن ناسیۆنالیستی دینی. ئەو تونڕەوە نەتەوەیە دینیەکان هاتوونەتە ئاراوە. ئەمە تەرجومە بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. فاشیزمی نەتەوەیی و فاشیزمی مەزهەبی لە ئیسرائیلە یەکی گرتووە و لە پێناو فراوانکردن. بەڵام ئەوان شتێکی تریان هێناوە ناوە ڕێکەوتنی ئەبراهام. ئەم ڕێکەوتنی ئەبراهامە وەکو دۆکترینێک سەیرەکەن، وەکو عەقیدەیەک سەیرەکەن و دەیانەوێت تەرجمەی بکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەوێەوە داخلی ناو نەتەوە جۆر بە جۆرەکان بن، هەموو نەتەوەکان و مەزهەبەکان و تائیفەکان وا لێ بکەن کە لە پێناو تۆلیرەنس و لێبوردەوی و پێکێنانی ئاشتی و ئەوانە جێبەجێ بکەن. بەڵام لە پشت ئەمەوە بەرنامەی فراوانکاری جیۆپۆلیتیکی هەیە، جوگرافیا هەیە. ئەدمۆند غەریب بمبورە لە قسەیەکی ئەدمۆند غەریب تقریبان ئەگەر بڵێم پێچەوانەی ئەم قسەیەکە ئەڵێ لەم سەردەمەیە مەسەلەی تەعەسوبی مەزهەبی و تایفی نییە، شتێکی پێ ئەوترێ سیاست ئەو تەعەسوبە مەزهەبیە ئەژیێنێتەوە، ئەی گەشێنێتەوە بۆ مەبەستە سیاسیەکانی خۆی. ئێمە بمانەوە نەمانەوێت لە پاڵ گەورەکردنی عەرەبنیزم و پان عەرەبنیزمە شتێک هەمیشە هاوکاری کردوون مەسەلەی دین بووە. لە ناو دینیشا دینی ئیسلام بووە، لە ناو ئیسلامیشە سونە، لە ناو ئیسلامیشا هەردوو مەزهەبەکە ئێستا هەن و بە دوو ئاراستەی جیاواز گرنگی بە خۆیانەدەن. مەزهەبی شیعە ئەوە ئاشکرایە لە 10 ساڵی ڕابردووە ڕۆڵی بینی لە دروستکردنی پرۆکسی و بریکار لە 5 دەوڵەتی جیاواز ئەوە بۆ غەیرە عەرەب. سونیەکانیش بە هەمان شێوە ئاراستەی سەرمایەیان بەرەو ئەوە خستە بوو کە جۆرێک لە تائیفێت یا جۆرێک لە گروپات دروست بکەن لەو دەوڵەتانەی کە خۆیانیانەوێ. بۆیە دەبینی قوربانی ترین دوو دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەدەست ئەم ململانیە مەزهەبی و تائیفەوە وڵاتی سووریا و وڵاتی عێراق بووە. بۆچی؟ لەبەر ئەوەی هەردوو لایەن باگراوندێکیان هەبووە لە ڕژێمەکانی پێشوو، سنی بوون، تائیفی سەر بە تائیفەیەکی جیاواز بوون و یعنی معەیەن لە هی بۆ نمونە کۆمەڵگای عێراقی سەر بە کەمینەیەکی تائیفی لە کۆمەڵگایەکی گەورەی وەکو عێراقیە. بۆ سووریاش بە هەمان شێوە سەر بە مەزهەبێک بوون و سەر بە تائیفەیەکیش بوون. ئەم مەزهەب و تائیفە تەرجمە کراوە بۆ سیاست، تەرجمە کراوە بۆ ئابووری، تەرجمە کراوە بۆ پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکانیان و تەرجمەش کراوە بۆ ئەوەی کە دەوڵەتێکی ئیقلیمی پاوەری هەبێ، هەژمونی هەبێ لە ناو ئەو دەوڵەتە. وەکو بینیمان پێش ئەوەی کە بەشار ئەسەد بڕوخێ
جمهوری ئیسلامی ئێران ڕۆڵێکی زۆر گەورەیە هەبوو. بەس بمبورە مامۆستا جمهوری ئیسلامی لە ئەوەڵی دەرکەوتنیەوە با بڵێن لە 1970ەوە لەگەڵ سووریا و لیبیاشە ڕێک بوو دژی سەددام وەکو دوو باڵی منافسی بەعس مەسەلە پێم وانێ لە ئەوڵا تایفی بوو ئەگەر ڕاست بێم قسەیان ئەگەر ڕاستنیە بۆم ڕاستکەیتەوە بۆ نمونە خۆ لیبیا سون نییە قەزافی سونەیە و ئاشکرایانی بەڵام دژی سەددام هەردووچیان پشتی ئێرانیانەگەر و ئێران بە ساڕوخی لیبی عراقی قەسفە کرد خۆ لیبیا شیعانیە ئەوە ململانیەک هەبوو لە نێوان سەرکردە عێراقیەکان و بۆ نمونە سەرکردەی عێراق و لیبیا سەرکردایەتی لیبیا ئەو کاتەوایە کرد لێک نزیک بوونەوەیەک هەبێ لە ڕووی سیاسیوە لەوەلەوانەیە هاوکاری سەربازیشی تێکەوتو بێ لە کاتی جەنگا بەڵام پێش شۆڕشی ئیسلامی ئێرانی شا بە چەند ساڵێک لە ساڵی 1970 سەدر موسە دروسە بێ و کە لە لیبیا لە ناو دەچێوشەی دەکرێت لەوێەوە ئەوان گرنگی بە پرۆکسی ئەدەن و پێیان بووە بۆ ئەوان بڕوایان بە ریجنال پاوەر هەبووە واتە هێزی ئیقلیمی ئەم هێزە ئیقلیمیان تەرجمە کردووە بۆ ڕۆچوونە ناو دەوڵەتی قوڵەوەی ئەو وڵاتی کە دەیانەوێت هەماهەنگی لە نێوان دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانە بۆ نمونە لەگەڵ وڵاتێکی وەکو عێراقا لەگەڵ وڵاتێکی وەکو سووریا لەگەڵ وڵاتێکی وەکو لوبنان تا ڕادەیەک لەگەڵ وڵاتێکی وەکو یەمەنە جگە لەوەی دەیەوێت جوگرافیەکەی فراوان بکا بەو پرۆکسی و بریکارانی دەیەوێت ئەوە بڵێ بە دنیای دەرەوەی خۆی کە لە ڕووی مەزهەبیوە ئێمە لە یەکدی نزیکین و لە یەکدی دەگەین ئارشنەژات لە کتێبێکە کە تەرجەمە کراوە بۆ کوردی وەزام دکتۆراکەیەتی لە ئەمریکا بە ناوی شای ئێران کوردی عێراق شیعی لوبنان لەوانەیە دیوت و خوێندوشتەکەوەزان تەرجەمەی پیاوە ناوەکەین برچۆسە بەرحەڵ ئەڵێ ئێران موسا سەدری ئەنار نەک دەسەڵاتی ئێرانی قۆم بەڵام شای ئێرانیش پێویستی پێی بوو بۆ ئەوەی بەر بگرێ بە مەدی نەتەوەیی عەرەبی لە ترسی ئەهواز نەک مەسەلەکە شیعگەرایی من پێم وایە ئەو فکرە لەوانەیە ئەمە چەمکێکی نوێی شوێ بەکاری بکەین ئەم پرۆکسیە کە لە دەوڵەتێکی قوڵی وەکو ئێرانە لە 100 ساڵی ڕابردووە کاری لەسەر کراوە و تەزدیری شۆڕشی پێکراوە ئەمە تەرجمە کرابێ بۆ مێنتاڵەتی سیاسەتی کۆشکی سپیش بۆیە لە هەشتاکانە جیهادی ئەفغانی لەدایک دەبێت بۆیە لە 2013 داعش لەدایکە بێت بۆیە جۆرێکی تر فۆرمێکی تر لە تۆنڕەیی تایفی و مەزهەبی برێوی پێدەدرێت بۆ برە و بەم کەمایەتیانە درێ یان بەم پرۆکسیانە درێ یان بەم بریکاریانە درێ لەبەر ئەوەی ئەمانە ئیدارەکردنیان ئیدارەیەکی ئاسانە و لەسەر جوگرافیایەکی معەن کار ناکەن و سەروەری یاسا و دەستوریان نییە و ئەمانە سنوور ناناسن زوو دەتوانن بە گروپ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر سەر هەڵبدەن لە شوێنێک لە ناو بچن لە شوێنێکی تر سەر هەڵبدەن هەموو ئەمانە وای کردووە جۆرێک لە توندوتیژی و ئاژاوە گێڕی لە ڕۆژهەڵاتی گەورەتا دروست بکە و دوجار تەرجمەی ئەم ئاژاوە گێڕێش وەکو مەزهەب وەکو تائیفە بگوێزێتەوە بۆ ناواخنی هەموو مێشکی تاکێک کە سەر بە مەسەبێکی دیاریکرا و سەر بە مەسەب بە تایفەیەکی دیاریکرا و بیری تون ڕەوی بنیاد بێنێت نظرێک پرسیارێکم دوای چمە سەر دیوە ئەمەلیەکەمان پێتوانێت هەموو تایفەیەک ئەوە نەخۆی بە حەق ئەزانێ بە حەقێکی مطلق ئەزانێت کە ئەوانەی تر بە گومڕا ئەزانێ بۆ نمونە هەموو سونە پیان وایە شیعە ڕافزە و کافرن شیعەش کە خۆم لە ناوی ژیاوم بێجگەر لە خوێندنەوە پیان وایە سونە ئەسڵان نەجیسن ئەسڵان هەمووی کافرن ئەمانە ئیش لەسەر دەق ناکەن فەریز زەکەریا قسەیەکی هەیە لەسەر لە کتێبی داهاتووی سیاست ئەو باس لەوە ئەکا ئێمە کە کاتێ سەیری دین یا مەزهەب یا تائیفە ئەکەین سەیری دەق ناکەین کە چیمان بۆ تەرجمەکە بۆی هەڵس و کەوت بکەین سەیری هەڵس و کەوتی بۆ نمونە موسڵمانەکە ئەکەین هەڵس و کەوتی شیعەکە ئەکەین هەڵس و کەوتی سونیەکە ئەکەین کە هەڵس و کەوتی سونیەکە بەرکەوتن دەکا لەگەڵ بەرژەوەندەکانی هەڵس و کەوتێکی جیاوازە بێت لەو دەقەی کە دانراوە هەموو دەقەکان پیرۆزن بەڵام کە کاتێک تەرجمەی ئەەکەی بۆ واقع سەیرەکەی لەگەڵ واقعە ڕەوایەتیەکی تر ئەدرێ بە هەڵس و کەوت نەک بە دەقەکە ئەمە وای کردووە دەتوانێت دەقەکە ئەکرێتە
پاساوێک بۆ ئەو شتانە بۆ کردنی ئەم کارانە لە ڕاستە ئەوەی ئێمە دەست و پەنجەی لەگەڵدا نەرم دەکەین و لە وڵاتێکی وەکو عێراقا بۆ 20 ساڵە لە ڕاستە یەکدی قوبوڵ نەکردن سنە شیعی قوبوڵ نییە شیعە سنەی قوبوڵ نییە سنە ڕەوایەتی بەخۆیدا لە ڕێگەی تونڕێیەوە داعش بەرهەم هات و شیعە ڕەوایەتی بەخۆیدا بۆ بەرگری حەشدی شعبی هات هەموو ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان هەریەکە و بەڕێگە و تەریقەی خۆی پڕچەک کرا و سەرمایەیان پێکێنا خەڵک بەگشتی لەمانە بێزار بوو و دوور کەوتەوە لە مەهامی خزمەتگوزاری بۆ نمونە حکوومەت نازانێت خۆی بەرەو کوێ ئاراستە بکە لەکوێ یاسا جێبەجێ هەر حکوومەت خۆشی تایفە بەشێکی گەورەیە لە تایفێت ئێسا بەرژەوەندیەکان لە یەکی داوە ئەوەی هەیە لە ئەرزی واقعە جیاوازیەکی بچووک بکەین لە وڵاتێکی وەکو عێراقا دوپێگەی تونڕەوی بۆ سونیەکان ئەگەر داعش بێ ئەوە ئێستا من پێم وایە سونیەکان ئەویان تێپەڕاندووە هەر تەعەسوبێکی نەتەوەیی و مەزهەبی سونیان هەیە بەڵام جۆرێک لە لاکردنەوە و بەرەوە پیرەوە چوون بۆ ئیعمار و کرانەوە و ئەوانیان هەیە ئێستا شیعی عێراقی لە بەردەم ئەو تاقیکردنەوەیە ئایا مەهامی شیعە مەهامێکی تونڕەویە و نەوەستانە بۆ تەزدیرکردنی تەشەیوع لە ڕێگەی هێزێکی ڕقەوە بۆ دەرەوەی خۆی یان نەخێر مەهامێک بوو بۆ کاتێکی دیاریکرا و ئێستا کۆتایی پێدەێنێتەوە و دەگەڕێنەوە بۆ دەوڵەت دوجارە و کاتە ئەشکالێتێک ناوێت لەوەی کە سەرۆکی وزەرا شیعە بێ یا سوننە بێ ئەگەر مەهامێک هەبێ بۆ وەلاوانانی شەڕەتایفیەکان ئەو کاتە خزمەتگوزاریی میسالیە بە مانای ئەوەی ئێمە 20 ساڵی ڕێکە ئەمە نابینین و بەرەو ئەوە دەچین بە تاکید جا بابینەوە سەر باسەکانمان ئەم مەسەلەی ئیسلامیە کە کەڤەرێکی زۆر گەورەیە بۆ مەسەلە مەزهەبی و تائیفیەکان ئەمە بەداخەوە لە ناو کوردیشا خەریکە ئێستا برەوی پێدەدرێت مەفهومی بۆ نمونە مسلمانیەت لە ناو کووردا مەفهومێکی کوردایەتی بووە و مەفهومێک بووە لەگەڵ نەریت تا هەڵسو کەوتی کردووە و خۆی فۆرمەڵە کردووە لە ناو نۆرمە جیاوازەکانی کۆمەڵایەتی ئەوە شیعەیە بەڵام ئێستا ئێمە دەست و پەنجە نەرم دەکەین لەگەڵ جۆرێک لە ئیسلامدا پێی دەڵێن ئیسلامی هاوردە ئەمەش لە پەنجاکانی سەدەی ڕابردووە خۆی فۆرمەڵە کردو و بەشداری شۆڕشیان هەبوو بۆ ڕزگاری خوازی نەتەوەی شان بەشان بەهێزەکانی تر بەڵام لە نەوەتەکانە فۆرمەکان خەریکە شێوازەکان خەریکە جیاوازی دروسە بێ هەریەکان سەر بە دەوڵەتێکن و هەریەکان بە نەریتیەکەی جیاوازەوە و هەریەکان بە گیرفانێکی جیاوازەوە و هەریەکان بە پەیوەندیەکی جیاوازەوە خەریکە مەنەفێستی خۆیانەکەن واتە نەریتی کوردەواری ئیسلامی کوردی لە بەردەم هەڵوەشاندنەوەیە لە بەرامبەر ئەو هەژمونە ئیسلامی سیاسی کە دەیەوێت خۆی مەنەفێست ئەوەش ئەبێتە هۆی ئەوەش ئەوێتە هۆی دروستبوونی هەمان ئەو گروپانەی کە ئێمە دایان بینین لە سووریا لە لوبنان لە عێراق لە لیبیا حەزەکەم کاتمان کەمەوە حەزەکەم بێمە سەر باسی سووریاشیان بەڵێ ئێستا زەقترین نمونەی ئەمە لەسەر تایفەی شیعە و هەیمانەی شیعی لە عێراق ئێستا لە سووریا ئێمە هەیمانەی سونیمان هەیە یعنی ئەم هەیمانە سونیە وای کرد لە ماوەی 4 مانگە تقریبا لە شیعەی عەلەوی و لە دوورزیەکان کە سونینین زیاتر لە 10,000 کەس بکوژێ کە بە شارەسەد ئەوەی نەکوژۆ لە کاتی شەڕیشیانی بەو فەتما بەسم لە ماوەکەی خۆ ئەگەر کوردیش چاچی نەبووە و مۆنەزەم و ڕێکخراو نەبووە ئەوانیش خراپتریان پێکرێت کەواتە پرسیارەکە مەمە پێتوانێت تایفە گەرایی چ لە شیعە بێت چ لە سوننە بێ هەمان دڕندەیمان دەداتێت لای ئەوان بۆ نمونە ئەحمەد شەرع هەمان بیرۆکەی بەشار ئەسەدی هەیە بەشار ئەسەدی لا بردووە بەوەی کە خۆی دەبێت ڕەوایەتی بەخۆی بدا ینی بەشاری وەکو شیعەیە قوبوڵ نەبووە وەکو عەلەویە قوبوڵ نەبووە بەڵام بەشاری قوبوڵە وەکو سەرکردایەتی پانعەرەبنیزم نە پانعەرەبنیزم واتە نەتەوە ئێمە باسەکەمان نەتوانین وا لێ بکەین نەتەوە دین نەتەوە مەذهب نەتەوە مەذهبیش بوو
دوجار تێکچوونی نێوان عێراق و باوکی بەشار لەسەر چی بوو؟ لەسەر مەسایلی ئەو مەزهەبێ بوو بەڵێ ئەو پەیوەندی سیاسیشیان جیاواز بوو، ئەم لە باڵێکی کە بوو و ئەو لە باڵێکی کە بوو و ئەم پەیوەندی و ئاڵۆزیە تەنانەت تەئسیری کرد لە سترەکچەری حیزبی باسی، یعنی سترەکچەرەکەی قسەی ئەرەندت هەیە لە تۆتالیتاریزمە ئەڵێ گەورەترین شۆڕژگەر عجایب نییە لە شەو ڕۆژێکە بێتە گەورەترین ستەمکار. گەورەترین ستەمکار مەسەلەی سووریا مەسەلەی شۆڕش نییە، مەسەلەی مەهامێکە لە پشت ئەحمەد شەرعەوە ئێستا دەوڵەتانی کەندا و سعودیە ئیدارەیەکەن و ئیدارەی بەڕێوەبردننی حکومەتەکەیەکەن، ئەوەیە کە یەکپارچەیی خاکی سووریا بپارێزرێ و یەکپارچەیی خاکی سووریا لە سەردەمی بەشار ئەسەد ئەمێ باس لە کاریگەری دوو دەقەمان ماوە بۆی ئەمێ بمبورات بڕم کاریگەری ئەو عەقڵە تایفیە بکەین لە ئەو قەزابخانەی کە لەم وڵاتانە ڕۆیە. ئەمە پێمان ناڵێت کە پێویستە دەوڵەتێکی مەدەنی بێلایەن دەسەڵاتی هەبێ نەک دەوڵەتێکی تەرەفدار سنی یاشی. ئێمە بێ چاوەڕێی کات بکەین ئایا خەونی ئەوان جیاواز نییە لەو دۆخەی کە تێی دەکەون، خەونی ئەوان پاراستنی یەکپارچەی دەوڵەتی عێراق و دەوڵەتی سووریا و چەند دەوڵەتێکی ترمان بینی و ئەوان دەیانەوێ مەنەفێستی مەدەنیەت لە ناو تایفێتیا بکەن، ئەمە بەدی نایەت لەبەرەوەی کردەکانمان بینی بەرامبەر دروزەکان، کردەکانیانمان بینی بەرامبەر بە کوردەکان، کردەکانیانە بینین بەرامبەر بە مەسیحیەکان و عەلەویەکانیش لە ڕاستیە. بەڵام لەوانەیە دۆخێک بەهۆی ئەو گۆڕانکاری کە دێت ماڤ بە هەموو ئەوانەی کە ئەو کەمایەتیانە و ئەو دینیانەی کە لە ناو دەوڵەتەکان ئاژین. بۆیە من پێم وایە بۆ زیاتر لە 4 دەیەش دەچێت بۆ 4 دەیە 40 ساڵیشەچێت، یعنی دەوڵەتی پان و بەرین و لەژێر دروشمی عەرەبنیزم و لەژێر دروشمی یەک تایفە و یەک مەزهەب و یەک دین و ئەوانە ئەبێ بەسەر بچێ هەر بەڕێوەبردننی لە ڕووی زانستی ئیکۆنۆمیوە بەڕاستی ئەستەمە. ئێستا شارێکی سلێمانی پێت وا بێ یەک هێز تا ئیلەل ئەبەد بەڕێوەبە شارێکی وەکو هەولێر شارێکی وەکو ئەبێ هەماهەنگیە بێەوە ئەم هەماهەنگیانە دەسڵات شۆڕ بکاتەوە بۆ دەسڵاتە خۆجیەکان و لەوێەوە خزمەت بکرێ یان سەروەت و سامانی هەر شوێنێک بۆ ئەو منتیقەی خۆی بەکاربرێ. بۆ دەوڵەتێکی وەکو سووریا لە ڕاستیە دابڕان ڕووی داوە، بۆ دەوڵەتێکی وەکو عێراق دابڕان ڕووی داوە لە ڕووی کەلتوریوە، لە ڕووی ئابووریوە، لە ڕووی عیمرانیوە. ئەگەر بێت و دەوڵەتێکی وەکو سووریا سیر بکەین جەناب و فەرموو ئەگەر ئەو هێزە کوردیە نەبووە فعلەن ئەو هێزە کوردیە لە ساڵی 2012ەوە بنیاد نراوە لە ڕووی کەلتوریوە، لە ڕووی منتیقیوە، لە ڕووی مرۆییوە بە تەواوی جیاوازە لە دیمەشق. ئەو دوێنێ هاتووە بە باکگراوندێکی قاعیدە، بە باکگراوندێکی توندوتیژی، بە باکگراوندێک دەیەوێ لە ڕێەکەی وتوێژەوە و دەوروبەرێەوە جارێکی تر پان عەرەبنیزم بسەپێنێ و ئەو خەونەی هەشتاکان بەدیبێنێ. ئەمە دروست نییە و نییە. بۆ عێراقیش ئێمە لەنەوە یەکەوە دابڕاوین کەلتوریەن، زمانەوانیەن، فکریەن، ئەدەبیەن، ئەندێشەییەن، تەنانەت دینیەنیش. هەر یەک دینین، یەک مەزەبین، یەکینم ڕۆڵمان جیاوازە لە ناو دینە. بە تەسەوری من گۆڕانکاریەکان بە جۆرێک ئەبێ کە پێشبینی نەکراوە وا دەکات کە ڕۆڵی تایفی بە تەواوی ئەو ڕۆڵەی نەبێنێ و ئێستا ئەمریکا ئەگەر داخلی ئەم باسەی بکەم لە نێوان دوو گۆشایە لە ناو بیرمەندانی ئەوانەی پۆلۆسی میکەر و سیاسەت دروستکەرانی ئەمریکا خوێندنەوەی لەسەر دەکرێت بۆ ئەم ئیدارەی ترامپە. ئایا ترامپ دەوڵەت نەتەوەیە یان ئەمریکا وا سەیرەکە یان دەوڵەتی ئایدایە؟ دەوڵەتی نەتەوە بێ ئەوەیە کە دێت بۆ خۆی پارەکەوە کاتەوە ئیش لەسەر بەرژەوەندەکانێکە ئەمڕۆ لەگەڵ منە بەیانی لەگەڵم نییە لێم وەرەگرێ ئەی فرۆشێ. بەمە ئەمریکا هەموو دۆستەکانی لەدەستداوە لە تەواوی دنیا. بەڵام ئەگەر ئایدیا بێ ئەوەیە کە ئیش لەسەر نرخاندن و بەهاکانەکە ئەگەر بە ڕەمزیش بێ بۆ نمونە مافی مرۆڤە، مافی چارەی خۆنووسینە، پاراستنی کەمایەتیەکانە، پاراستنی دینەکانە. بۆیە دەنگێکی گەورە ئێستا لە ئەمریکا هەیە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە سەر ئەمریکای ئایدیا، ئەمریکای بیر. ئەگەر ئێمە مێژومان هەیە لەگەڵ ئەمە لە 2023 کە کاتی ئەمریکیەکان دێت ناڵێ سوننە شیعە
ئەو مێژوەی لەبەرە کە لە 75ەوە بۆ نمونە لە هەفتاکانەوە سونە و سەدام حوسێن ئەم وڵاتی بەڕێوە بردووە، بەڵام دێت ئیش لەسەر کەمایەتیەکانەکە ماف بە کوردەدایەوێت دەستورێک چەسپێنێ جیاواز بێ. بە تەسەووری من ئەمە پەیوەندی بە ئەو ئۆدەرەوە هەیە، ئەو نیزامەوە هەیە کە چۆن داڕژێتەوە سەر تاپای جیهانی پێ بەڕێوە ببرێ و لە ناوەخنی ئەمەشا ڕۆڵی تایفی بۆ بەڕێوەبردننی دەوڵەت، ڕۆڵی مەزهب بۆ بەڕێوەبردننی دەوڵەت بۆ بەڕێوەبردننی نەتەوە زیاتر لە ماڵوێرانیوە نزیکە تاوەکو ئاوەدانی. زۆر سپاس مامدومان کردی. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.